قەیرانی حکومڕانی لە عێراق و لە هەرێمی کوردستان تا دێت قوڵتر دەبێتەوە و لە بازنەی دەوڵەتانی شکست خواردوو نزیک دەبنەوە. چاودێران پێیان وایە هۆکاری شکستهێنانی حکومڕانی لە عێراق و هەرێم دەگەڕێتەوە بۆ نەمانی سەروەری و سربەخۆیی لە بڕیاری سیاسی و سەربازی و کۆنتڕۆلی ئەمن و ئاسایشدا. دەسەڵاتداران ئینتیمایان بۆ نیشتیمان نەماوە و هەموو ئەمانەش وای کردووە هاوڵاتیانی تووشی نەهامەتی لە دوای نەهامەتی ببن. سەرڕای ئەمانەش دەسوەردانی وڵاتانی دراوسێ و زلهێزان وای کردووە خاوەن بڕیاری سربەخۆیی خۆیان نەبن. ئەمڕۆ لە کوردستان و لە عێراقا کۆمەڵێک دەستە و گروپ و هێزی چەکدار و تەنانەت میلیشیایی هەیە. تۆ پێت ناپارێزرێ هێزێکی موحەدی نیشتیمانی، هێزێکی عسکەری سەربازی پێشمەرگەی یەکگرتووت نییە بۆ ئەوەی سەروەری خاکت لەلایەک و سەروەری کەسیشت لەلایەک هاوڵاتیش لەلایەک پارێزی. تۆ تەماشەکە دەوڵەتی ئێران بە ئاسانی دێلێت ئەدات و هاوڵاتیت لێ شەهید ئەکات و کەچی تۆ نەتوانی بەیاننامەیەکی تونند بنوێنێتی حکوومەتی هەرێم. لەلایەک تورکیا هەمان شتە. کوردی و مختصەریەکەی وایە هەموو هێلکە و هەموو سێ و شتەکانی ئێمەی لە کوردستان و لە عێراقا خراوەتە نێو سەبەتەی دەوڵەتە زلهێزەکان و دەوڵەتە ئیقلیمیەکان. ئەوەی ماوەتەوە ئەوەیە کە خەڵک بە ئاسایی ئەژیت و لەژێر ڕەحمی دوژمنان. سەرەڕای داهاتێکی زۆری ناوخۆیی و نەوت لە هەرێمی کوردستان و عێراق تا دێت دۆخی ژیان و گوزەرانی هاوڵاتیان لە پێنەدانی موچە و قۆڕەخکردنی بازار بەرەو خراپی دەڕوات و زۆرێک لە هاوڵاتیان لە جێرهێڵی هەژاری ژیان دەگوزەرێنن. ئابووریناسانیش پێیان وایە ڕۆڵی سەرەکی لە دروستبوونی قەیران لە کورتهێنانی بودجە لە هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ شکاندنی سەروەری خاک و بە هەرزان فرۆشتنی نەوت بە وڵاتانی دراوسێ و بە قاچاغ بردننی نەوت. ئەگە سیادت نەبێ ئەتو نەک نەوت بە هەرچی مادەی خاوی ژێریە ژێرپەیکەر و سەرخانەکەت هیچ لە دەست خۆدانی بە تایبەتی باری بازرگانی کوشتتوکڵکردن هەم بەسراوەوە بە تورکیا و ئێرانەوە ئەوانە کە دەستەکەن بە تایبەتی ئێستا نەوتیمەکە دەڕوا بۆ تورکیا چەند ساڵە ئەو گرێ بەسێککرا 50 ساڵ ئەو وڵاتە هەڕاست کراوە. دنا هیچ شتێک لە هەرێم لە عێراق نییە بە ناوی سیادە بە ناوی سەروەری بە ناوی هیچ شتێکەوە نییە. بۆیە ئابووری عێراق وردە بە تایبەتی چەند ڕۆژێک کە دۆلار بۆ شێوازەی هیچ وڵاتێک نییە لێ شوێنێک نییە ئیقتصادەت و هەموو زەختی بخێسەر هاوڵاتیشانی هاوڵاتی ئەوەندە قورسکەی لە قورسەقێنی بۆەوەی چە تەنها حکومەتەکەت دەسەڵاتەکەت بمێنێتەوە بریتە لە دەستمانەوەی دەسەڵات مانەوە بە شێوازێکی دیکتاتۆری کە ڕاهایکردنی دەسەڵاتە ڕاهایکردنی حکمی خۆتە. پێشێلکردنی خاچی وڵات لەلایەن وڵاتانی دراوسێ چ بە دەسوەردان چ بە کۆنتڕۆلکردنی بازار بە کاڵاکانیان تا دەگاتە لەشکرچێشی و بردومان لە پەرەسەندندایە و هیچ ڕێگریەک نییە لەسەر ئەرزی واقع. ئەم گرفتانە لەگەڵ ئەوانی دیکە هۆکارن بۆ نەمانی سەروەری. سەرڕای ئەمانەش نەبوونی هێزێکی نیشتیمانی یەکگرتوو، بوونی هێزی چەکدار و ئاسایش لە دەرەوەی کۆنتڕۆلی دەوڵەت، بوونی باندی قاچاقچی و بازرگانی لە دەرەوەی یاساکارپێکراوەکان لە عێراق و هەرێمی کوردستان وای کردووە وڵات سەروەری لەدەست بدات. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.